سڵاوتان لەبێ ئەم کاتان باش بیدەدانی بەڕێزی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی 1 بە ئێوە شاد دەبمەوە. ئازان خۆشەویستانم، ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو خەڵکی کوردستان ئێستا باسی جۆرایەتی یا فرەیی لەسەر چاوەی ئابووری و دارایی بۆ هەرێم لەم دۆخەنا لەبارەدا کە ئێستا ئێمە تێکەوتوین. کشت و کاڵ لە جیهاندا پێی ئەڵێن نەوتی سەوز یا سەرچاوەی هەمیشەیی یا نەوتی هەمیشەیی. ئەمانە هەمووی پێناسن بۆ کشت و کاڵ. مرۆڤ لە یەکەم سەرەتاکانی ژیانیدا بۆ مانەوەی خۆی پەنای بۆ کشت و کاڵ بردووە. کشت و کاڵ لەگەڵ مرۆڤ دوانەیەکی دێکدانەبراون هەتا ئەو کاتەی مرۆڤ لەسەر ڕووی ئەم هەسارێ ئەمێنێ. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەک وەک پێویست هەر بایەخیشی بە کشت و کاڵ نەداوە. ئێمە سنتەری ئابووریمان نەوتە، نەوتیش ینی تاک سەرچاوەیی. ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ ئەگەر حکوومەتی هەرێم و سەرکردایەتی کورد حسابیان بۆ بکردایە، با بڵین شەن و کەویان بکردایە، ئابووری ئەمڕۆی کوردستان نەئەگەشت بەمڕۆ هەر چۆنێک بێ. با باز بکەین بزانین کشت و کاڵ لە نێوان منهەجی حکومی و خوێندندا لەگەڵ وەزارەتی کشت و کاڵدا لەکوێی ئێستای ئێمەدایە. بۆ ئەو مەبەستە دوو میوانی زۆر خۆشەویست خات و هێوی ئەبوو بەکرد لە پستراوی پلاندانان و بەشی پلاندانان و بەدۆداچوین لە بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی زۆر بەخێر بێ. خات و هێوی وەزع باش وانە زۆر باش. خات و یێریڤان شاسوار یاریدەدەری بەڕێوەبەری ئامادەیی کشت و کاڵی بەکرەجۆ. با خات و یێریڤان لە جەنابتەوە دەست پێ بکەم. کشت و کاڵی بەکرەجۆ یا زەراعی بەکرەجۆ لە با بڵین لە ئاگایی ئێمەدا خەڵکی شاری سلێمانی و دەوروبەری شاری سلێمانی زۆر هەیە کە یانوت زەراعەکە ئەوسا لە ڕێی ئەلبانەوە لە ڕێی ماستەوە هەماسی ناو قوتوەکان. ئێمە بەرهەمەکانی ئەم ئامادەیە کە ئێمەی تیادانیشتین ئێستا کەڤەری بازاڕی سلێمانی و دەوروبەریشی ئەکرد. ئێستا بەرهەمەکانی ئێوە چین؟ زرا بۆ خۆی ئامادەی کشت و کاڵ بینینی ئامادەی کشت و کاڵ لەم دۆخەیە ڕاستی کارەسات خەمێکی گەورەیە. بیرم چوو پێشەوە بڵێم خۆشحاڵم کە لەم بەرنامەیە و لە گەلی کوردستانەوە ئامادەم بە تایبەتی بۆ پرسێک کە پرسێکی هەمیشەیی خەمێکی هەمیشەیی و پرسێکی پشتگوێخراوە لە کەرتی پەروەردە و هەم لە کشت و کاڵی شابعام. ئەم ئامادەی کشت و کاڵ لە 57ەوە دروست بووە تا ئێستا چەندین ینی بنەماڵە نیە لە سلێمانیا دەرچوویەکی ئامادەی کشت و کاڵی نەبێ. ڕۆژگارێک ئامادەی کشت و کاڵ لێرەیە بناغەی پێگەیاندنی جیلێکی کادری ناوەندی بۆ بازار. بەڵام لە دوای نەوەدەکانەوە بەداخەوە دۆخی ئامادەی کشت و کاڵ و دۆخی دراسە لە ئامادەی کشت و کاڵە بەهۆی پەرتەوازەکردنی مەنهەجی دراسیەوە بەرەوکارە سات ڕۆشتۆ. یعنی شتێک نییە نازانی لە چلایەکەوە دەستی بۆ بەری چکە و بابەتانەی کە ئێمە پێویستمانە بۆ کادیری پیشەیی لە ئامادەی کشت و کاڵەوە وردە وردە فەرامۆشەکرێ و خەریکە بێ بە ئامادەیەکی ئەکادیمی لە جیاتیەوەی ئامادەیەکی پیشەیی بێ. بڵێ ینی ئێستا ئێوە با بڵێن هیچ ئێوەکە لە 57ەوە باسی ئەوە بکەم بچینەوە با بڵێن بۆ ئەو سەردەمەی دامەزاندنی ینی زەراعی بەکرەجۆ بە زەراعی بەکرەجۆ مژێ خۆی کشت و کاڵی بەکرەجۆ. ئەو کاتە کشت و کاڵی بەکرەجۆ چی هەبوو؟ خاوەنی چی بوو؟ بەڵێ لە هەفتەکانەوەکەوەی باسیەکەن ئامادەی کشت و کاڵی بەکرەجۆ تەنها هاوین تەنها زستان یا لە وەرزی خوێندنە بەرهەمی نەبووە، ینی بەرهەمی شیرەمەنی بە هەموو جۆرەکانیەوە کاڵین بەرهەمی شیرەمەنی بەشێکێ بۆ بەشی حیوانی هەبوو بەشی بەیتەڕی هەبوو لێرەیە بەرهەمی هەبوو بەرهەمی گۆشتیە بۆ بەرهەمی شیرە بۆ ماستیە بۆ شیرەمەنی لە لایکیکەوە هەنگوین لە لایکیکەوە سەوزەوات ینی ئەم بەرهەمانەی هەبووە بەشی ڕۆکی و بەشی سامانی خەڵکی کردو لە بازار بەڵێ ینی هیچ نەبواە بەشی ئەوە بوو بیخیتە بازاری سلێمانیەوە. بەڵێ باشە ئێستا هیچمان نییە وردە وردە دەست پێەکەینەوە وەکو هیچمان هەیە بەڵام لە ئەو هیچە دوای ئەوە لای جەنابەت لەمە ئەم خەمە لەمە تاویکەین. خات و هێوی کشت و کاڵ ینی ئێمە کشت و کاڵ لە هەموو دنیادا ئێستا ئەو هەموو پێشکەوتنی کە مرۆڤاتی بە خۆی بینیوە ینی پشکی ئەگە شێری بەرنەکەوێت لانیکەم نیوەی لە ڕێی ئابووری کشت و کاڵەوەیە. کشت و کاڵ زۆر گرنگە بۆ ئینسان. ئێمە
حکوومەت چی کردو بۆ ینی پلانی کەم کابینەی نۆ با بڵن وا نامین ینی پلانی ئێوە لە کابینی نوێی حکوومەتە بۆ کشت و کاڵ لەکوێی ینی کابینەکەون لەکوێی ئەو منهجەی حکوومەتەوەن. سەرەتا زۆر سپاس بەڕز دەکەم بۆ ئەم دیمانەیە زۆر سپاسی خات و ئێریڤانجەکەم کە ئەو ڕوونکردنەوەی یا لەسەر کشت و کاڵ طبعاً بە شێوەیەکی گشتی کشت و کاڵ دەورێکی زۆر گرنگی هەیە لە ژیانی هەموو تاکێکە بە تایبەتی لە چ کاتێکا زۆر دەرکەوت کاتی ئەم کەرنتینە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەرکەوت هیچ تاکێک ناتوانێت بەبێ کشت و کاڵ بژی چونکە خواردنە ینی ساوزەیە میوەیە گۆشتە مریشکە هێلکە ناتوانیت ئەو فرامۆش بکەیت لەبەرەوە گرنگیەکی زۆری هەیە کشت و کاڵ یعنی پەیوەستە بە هەموو تاکێکەوە بەڵام ئێمە بڵین لە دوو لایەنەوانێ گرنگیمان پێنەیرەوە لەلایەنی حکوومەتیش لەلایەنی خەڵکیشەوان یعنی خەڵک هۆشیاریکی ئەوەی نییە کە بزانێت کشت و کاڵ چەند گرنگە لە وڵاتە بابا خەڵگۆشیاری هەیە ئەزین چۆن کاک منیر بەسیترین شت کاک منیر یەکێک تەخەڕجەکە یعنی دەرچوویەکی پۆلی 12 ئامادەی مثلا دەرەجەیەکی کەمێنێ و حەزی لە زانکۆی ئەڵێ کوورە خۆ دەرجەکەم زراعە هێنێ هەر یعنی بە چاوێکی واسیر ناکرێت زراعە کە خەڵک تەشجیع بێت یعنی دەرەجە یعنی بۆچی زۆر باشە بمبورە ینی ئێمە ینی گرنگ نییەوە بۆچی ینی خەڵک بەو شێوەیە سەیری کشت و کاڵەکە تۆ هۆکارەکەی زانی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە زۆر نەمانتوانیوە خزمەتێکی زۆر جددی خەڵک بکەین نەمانتوانیوە خەڵک تێبگەین و خزمەتیش بکەین گرنگترین شت پاڵپشتیکردنی جوتیارە ینی بە بازارکردنی بەروبوومەکەی کە ئەمە زۆر یارمەتی جوتیار ئەیە تۆ جوتیارێک مەسەرەن بەروبوومێکی تەماتە هیلاکێکی زۆر ئەکات پارێکی زۆر سەرفەکە بە کێڵانە بە تۆ بە ئاوانە بە هەچ شتێکە دوای سێرکە و بەربوومەی کێتە بەرهەم ئەبێت بە بازارکردن خۆی بیکات یعنی ئەبێ بیباتن بازار سەرفیکە ئەو پارەی بۆ دەرناچێت کە سەرفی کردووە لە بەروبوومەکە لەبەر ئەوە ینی وای لێ سەر دەبێتەوە لە کشت و کاڵ یعنی بۆ ژیانە تۆ کە ئەو ئەکا ژیانی ببارێتە سەر بەڵێ و لەلایەنی حکوومەتی شوانێ بە تایبەت یعنی وەزارەتی کشت و کاڵ زۆر هەماهەنگە لەگەڵمانە بە تایبەتی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتەکانە بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی بەڵام وەکو حکوومەت بودجەیەکی زۆر کەممان بۆ دابین کراوە لەسەر بودجەی ئاستی هەموو هەرێم 1.8 بۆ 2% هەموو بودجەی هەرێممان هەیە یعنی ئەو بودجەیەکی ئەوەنە کەمەکە ناتوانین پێداویستەکانمانی پێدابین باش هەر بەوە ئەزانی حکوومەت هیچ بایەخێک بە کشت و کاڵ نایە هەر بەوە ئەزانی منیر مۆسم مەسەن من داواکەم پاڵپشتی جوتیار بکەم بە کڕینی پێین و دەرمان حتا موافقەت و ڕۆتینەکە جێبەجێ ئەکرێ مۆسمی دەرمان نامێنێ مۆسمی پێینکردن نامێنێ لەبەر ئەوە یعنی ئیشەکان زۆر ڕۆتینێکی زۆری تایە و خاوەن پرۆژەکانیش کە ئەمەنە معاملە ئەکەن ئەوێ موافقەتی ئەو سەر دەبنەوە بەلایانی کەمە ساڵێکی ئەوێ تا مامەڵەیەک جێبەجێکێ زۆر باشە خات و یاریڤان باسمان کرد لە 1950ەوە کە با بڵێن ئەو کاتەی حکوومەتی عێراقی بە پلان لە هەموو پارێزگاکانە لە هەر هەژدە پارێزگاکەی عێراقا هەم با بڵێن لەناو مەنهەجا بایەخێکی زۆریەوە بە کشت و کاڵ هەم وەکو حکوومەتیش پلانی زۆر باشی هەبووە بۆ با بڵێن بۆ کشت و کاڵ و کشت و کاڵی بە بڕێ پشتی ئابووری وڵات زانیوە ئەو کاتە باسمان کرد ئێوە کۆمەڵێ باختان هەبووە وانە چی هەبووە کشت و کاڵی یا زەراعی بەکرەجۆ چی هەبووە باخی بەستەنەی هەبووە ینی بەستەنە بە هەموو جۆرەکانیەوە ئەمە زیاتر وەکو تەجروبەیە کەم خوێنکاری لەسەر فێرکراوە هەم بەرهەمەکەشی فرۆشراوە خوێنکار سوودی لێبینیوە ینی دوولایەنە بووە هەموو خوێنکاری کە لە ئامادەی کشت و کاڵ بۆ ئیشی لە باخەکەیە کردووە ینی لە بەرهەمەکەیە کردووە بۆکو پراکتیک بەڵێ ئیشی تا کردووە فێر بووە و هەم داهاتەکەشی بەشدار بوو لە داهاتەکە خوێنکارەکانی ئێوە ئێستا ینی لەکوێ ئەو پراکتیکە ئەکەن بۆ ئێستا بۆ مەرحەلەیە بەداخەوە دەرسی پراکتیکی وانەی پراکتیکی زۆر سنووردار کراوە ینی بڕوا بکە ئەوەنە بێپلانی و ئەوەنە نابەرپرسیارەتی هەیە ئەگەر مامۆستایەک خۆی دەرسەوانە پراکتیکەکە نەڵێتەوە هیچ لە پرسیینەوەیەک نییە لەوەی کە ئەوانەیە بۆ بەڵێ بەڵام پیشین لە کاتێکا ئێمە ئەبێ ئەخری ئێمە هەنێک بابەتەیە ڕاستی من کادرێکی ناوەندی پێگەێنم بۆ بازاری کار
پێویستم بۆ نییە بیرکاری بخوێنە بیرکارێکی سین و سات پێویستم بۆیە زیاتر احتیمام بە دەرسەکان با و زیاتر چۆن سەما دەکرێت چی بەرهەمێنێ و ئەمانە بۆ ئامادەی کشت و کاڵ و بۆوانە کشت و کاڵەکان و بۆ خوێنی پیشەی گرنگن بەڵام لێرەیانە لێرەیە بەهۆی ئەوەی کە بڵێ پێداویستەکانی وانەیەکی پراکتیکی بە زەحمەت بەرجەستە ئەبێ تۆ ناچاریە بە شێوەیەکی بچوو کراوە یان زۆر دەستبەسراوی ئێوە ئێستا لە بەڕێبەتی باڵین لە ئامادەی کشت و کاڵی بەکرۆجۆ من ئەزانم ئێوە کۆمەڵە عرزەتان هەیە و کۆمەڵی شوێنتان هەیە و هەرچەند ئێوە زانکۆی دوایی لەسەر ئەو بابەتەش زانکۆی کشت و کاڵی لە پشتەوە دراوسی ئێوە ئەوان بۆچی ئێوە سوود نابینن لە زەویەکانی ئەوان لە تاقیەکانی ئەوان لە وەرشەکانی ئەوان با بڵین وەرشی عملی ئەوان خۆ خەمە خەمی ئێمە نییە ینی با پێ بڵم لە هەنێک ڕۆ خوێندکاری ئێمە کە چێتە پەیمانگا لە چاو خوێندکارێکی دەرەوەی فەرقی زۆر زۆرە خەمە خەمی کۆلیژی کشت و کاڵە خەڵکی خەمی پەیمانگای کشت و کاڵێمە ئەرزمان هەیە بەڵام پێداویستیمان نییە ینی ڕۆژگارێک مختبەرمان نییە هیچ مختبەرێکمان نییە ڕۆژگارێک مختبەری خاکی ئەم ئامادەیە براوە کۆلیژی کشت و کاڵی پێکراوەتەوە لە زەنکۆی سلێمانی بەڵام ئێمە ئێستا بێ مختبەرین بێ تاقیە ینی ئەو شتانی کە ئێڵێنەوە هەر تیۆری ینی لە حەقلا خوێندکار ئەگەر فێر کرێ بەڵام ئەو بابەتانیشی خۆتەزانی کۆمەڵێک بە تایبەتی ئەو بابەتانی کە پێویستە بۆ سەرەتانی کە ئێستا بڵاوە لە هەرێمی کوردستانە ینی ئەو خواردنەی کە لە تورکیا و ئێرانەوەیە ئەگەر بزانین چۆن بەرهەمیە ئێمە نایخۆین دڵنیا بەگەر مردوین لە برسیان نایخۆین چکە زەلیلمانەکە بەڵام ئێمە ئەو موادانەمان نییە کە خوێندکار فێرکەین ئەم مادەیە ئەم سەمادە کیمیاوی کە بەکاریە لەم بەرهەمەیە ئەبێ ڕێژەکەی ئەوە نەبێ فەحسی خاکی بۆ بکە ئەو شتانەمان نییە ینی تەنها بە بەدەم پێ بەڵام باشەوە تۆ باسی لایەنە باڵێن لایەنە پراکتیکەکەیەکی بەڵام لەلایانی تیۆریەوە وانەکانی باڵێن ئامادەیەکانی کشت و کاڵ یا هەر بە هەموو خوێندگەکە لە کشت و کاڵ بڵێ ئێوە بەدڵتانە ینی لە ئاستی تموحایە با بڵێن لە ڕووی تیۆریەوە لە ناو کتێبەکانە هەرگیز نەخێر بۆچی چکە بابەتمان هەیە ینی ڕەگ و ڕیشەی کشت و کاڵە بنەتەی کشت و کاڵە ئاودان بەقەدەر نامیلکەیەکە ینی ئاودان بابەتێکە خوێندکار کەڕکوک نەک خوێندکار جوتیارێک کە چۆ سەرەرزەکەی ئەبێ بزانێت چۆن ئاودێریەکە چەند ئاوی پێویستە لەکەی ئاوەیە ئێمە بەقەدەر نامیلکەیەکە ینی پێشتروانە بووە بەڵام لە گۆڕینی سیستەم وای لێ سیستمی ینی ئەتێ بڵێ لە سەدەمی پێش حکوومەتی هەرێم بایەخدارتر بۆ تا لە دوای حکوومەتی پێش حکوومەتی هەرێم ئەگەر بین و ینی بە بەڵکەوە سەیری کتابەکانیان کەین سەیری منهەجی دراسی کە خوێنراوە سەیریکەین زۆر تێر و تەسەلترە لە ئێستا بۆ کشت و کاڵ باشە بەڵام ئێستا نا ئێستا ئەو کتێبەی کە پێشتر 200 300 400 وەرەقەی تێر و پڕ بۆ ینی بە شێوەی خوێندکاری پێگەیاندووە ئێستا 50-60 لاپەڕێ 50-60 لاپەڕەیە نازانی چی بە خوێندکار بڵیتەوە باش ئێوە مشرفتان نییە مەسەن ئەو هەموو خەمەی ئێوە ئەو هەموو با بڵین مەراقی ئێوە بگێنە بە سەروتر بە وەزارەت زانم گەێنراوە بەڵام خوێندنی پیشەیی بێ کشت و کاڵ بەشێکەوتم لە خوێندنی پیشەی هەمووی پەراوێستراوە لە کاتێکا کە خوێندنی پیشەی بۆ ئەم مەرحەلەیە ضروریەتە چکاوەتانێ گرسێکین حکوومەتی هەرێم بەدەستی موچەخۆرەوە گیری کردووە ناتوانێت موچەی موچەخۆری پێدامی کات و کە کادیری پیشەی هەبوو خۆی هێزی کارە خۆی کار بۆ خۆی دۆزێتەوە خۆی خاوەن پرۆژەیە ینی پێویست ناکات بچێت لە کەرتی حکومی داوای تاعینان کە ببێ کادیرێکی کشت و کاڵی یان ئەندازیارێکی کشت و کاڵی بێ بە کاتی پشت بنووسێتەوە ئەندازیاری کشت و کاڵی یا کادیری پیشەی کشت و کاڵی ئیشی حەقلە ئیشی دامەزراندن و ئەوراق بەڕێکردن نییە بەڕاستی هێوی خان با بڵێن ئێستا خاتو هێریڤان ئەو باسی با بڵێن شەکوای لە منهەجەکە هەیە ینی باس لەوە کاکە حکوومەت بایەق بە کشت و کاڵ نادا بەڵام خەڵکی ئێمە لە کوردستان خەڵکێکی زۆر پێیوەستە بە خاکی خۆیەوە ینی هەناسیان لەگەڵ خاکات تێکەڵ کردو بەڕاستی ینی ئیتر بۆ بە پشت و پەنایان هەموو ساڵێک بە ڕغمی ئەوەی کە حکوومەت با بڵێن هیچ خۆشببختانە ئێستا لە ڕاگەیاندراوەکەی پێنجی ینی 2020 حکوومەت باسی ئەوەی کردووە کە سەرچاوەکانی کشت و کاڵ ئەوە بکرێن و ینی حکوومەت لانی کەم ئەوەی تیابوو بە مەلموسی کە حکوومەت گەنم لە من بکرێتەوە لە جوتیار بەڵام خۆ کڕینەوەی گەنم لە جوتیار بەز نییە ئەمە خۆ جوتیار هەر گەنم نییە وانە ئێستا ئێمە لە سەرەتای وەرزی بەرهەمهێنانی میوە بەروبوومە هاوینەکانین
ئێوە وەکو حکوومەت ئێوە بەشێکی حکوومەتن بەڕێوەبراتی گشتی ئێوە بەشێکی حکوومەتن ئێوە پلانتان چی بۆەوەی مەسەرەن یارمەتی جوتیاری کوردی بن ئێستا ئێمە زۆر پلانمان هەبوو پێشکەشمان کردو بە حکوومەت لە ڕێی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو یەکێک لەو پلانانەوە و باسم کرد بە بازارکردنی بەربوومەکانیانە دوای ئەوە پاڵپشتیکردنیان بە کڕینی پێین و سەماد و دوای ئەوە یعنی بە هەموو شێوەیەک هاوکار بین بە پێدانی بنەتۆی باوەڕ پێکراو لە بواری گەنمە بەڵام ئەمە یعنی بەپێ ینی ناڵم یعنی یارمەتیمانی راوە بەڵام بەپێ لە ئاستی تمۆحی ئێمەیانە زۆر باش خۆ بەس خۆی یارمەتیدانی خات و یان یارمەتیدانی جوتیار هەر ئەوە نییە بنێتەوە بۆ گەنم ئەی نیسک ئەی پاقلە ئەی مەسەرەن ئەوە خێزانەکانی پاقلە مەنیەکان با بڵێن هەمویان ئەی گاوداری و گۆشتداری با بڵێن ئەی سامانی ماسی ئەی کورە هەنگ وانە ئەمانە هەمووی چی ئێمە ئێستا لە چه قۆناغێک داین با باسی پارێزگای سلێمانیکەین دواییش بەراو دەکەین بە با بڵێن وەکو سامپڵێک بە پارێزگای دۆک و هەولێر و کەرکووکیش ئێمە ئێستا بەپی پێویستی خۆمان بۆ نمونە خانی پلاستیکی 18,000 خانی پلاستیکیمان هەیە کە تەماتە و خەیار و کوولەکە و سەوزەواتی تیاڕێنش سەوزەواتی مۆسمی لە چواردەی هین عفو 15 چوارەوە تا 15 یانزە لە سایە هەشتای پێداویستی دانیشتوانی ئیسلێمانی هەمووی دابینەکە دوایەوە سەوزەی دانەپۆشراومان هەیە ئەویش 120,000 تن بۆ 130,000 تن یعنی ئەویش نیسبەتێکی زۆر 130,000 تن بەس لە سنووری ینی سلێمانی بەس پارێزگای سلێمانی بەس پارێز تەمێن یانی پارێزگای هەڵەبجە و شارەزور نا با پێنجێنیش با بەس هەڵەبجەنا هەڵەبجە و گەرمیاننا هەڵەبجە گەرمیان ئیدارەی پارێزگای سلێمانی 120 بۆ 130,000 تن 1000 تن ئێمە سەوزەواتمان هەیە سەوزەواتمان هەیە وەڵا باشە ینی یعنی باشە زۆر باشە بەس ئەوەی بەپێت یعنی لە ئاستی تمۆحی ئێمە نییە یارمەتیەکان ئەگینا ئینتاجمان زۆر باشە بۆ نمونە لە گۆشتی مریشک یعنی گۆشتی سپی 620 پرۆژەمان هەیە هیدەواجن ئەمە تقریبا 50,000 تن لە هی خۆشمان زیاتر ئینتاجمان هەیە ئەجا یەکێک لە پلانەکانمان ئەوەیە کە باجێکی زۆر دابنرێ لەسەر بەروبوومی هاوردە یاخود قەدەغەکردنی لە مۆسمی پێگەشتنی بەروبوومی ناوخۆ یاخود ئێستا هێلکە پێویستمانە چونکە ساڵانە 38,000 هێلکە ئینتاج ئەکات ئەو پرۆژانی هەمانە لە کاتێکە بە سلەیمانی پێویستی بە 6,000 هێلکە هەیە 6 میلیۆن عفو یعنی ئەمە کەمە پێویستە سلێمانیەکەی سلێمانی باش ئێمە چەند کارگەی هێلکەمانی لە کوردستانە من باسی کوردستانە باسی سلێمانی ناکەین هێلکەی خواردن کەمە پرۆژەکانی هێلکەی خواردن کەمە لەبەر ئەوە پێویستمان پێ هاوردە بکرێ بەڵام باجی لەسەر بێت ینی هەتاوەکو بەرهەمەکانی ناوخۆ ساخ بێتوانێت لە ناوخۆیە باشە بێژێ لە خوا ببرە من زۆر مەقسەمەوەیە زۆر حەزم بم بابەتەیە ینی خات و هێوی ئێمە ئەو با بڵێن پرۆژانەی هێلکە وەکو معامل وەکو کارگەکان باسی ئەوە ناکەین ئەی مریشکی خۆماڵی ناڵم 620 پرۆژەمان هەیە کە هەمشی خۆماڵی هی کوردی ئەو هەموو هێلکانم باسی حسابیەوە ناکەن لە لادەکانەوە مەسەن دێتە ناو شار چەند باشە ئەوە طبعاً هەمووی زۆر باشە بەس ناڵم ئەوە جاری هەر لای خۆی سەرفە بێتەوە خەڵگێسە زۆر تالیبی بەروبوومی ناوخۆیە ینی فرێشی ماڵەوەیە ئەویان هیچەوە ناگاتە دەستی تاالبی بەرهەمی بەدڵنێ بەرهەمی کوردی وەستاوێ هیچ بەرهەمی ناکڕین چکە ئێمە لە اختصاصی خۆمان ئازانین بەرهەم چۆن بەرهەمیە ئەزانین خێر تەماتە چی پێوەکرێەوەی تورکی ئەزانین دوای فترێ هەمومانە نێرێتە نەخۆشخانەی هیوا کارەسات دروستەکە من دوێنێ هاتم بۆ ئامادەکردنی ئەم بەرنمەیە خات و یەریوان لەولاوە با بڵێن هینێکی پاقلە هەیە ئەو باجێکە پاقلەکەی لێ ئەکردەوە بۆنی پاقلەکە لێرە بۆ کوێ بۆ دوور ئەڕۆشت پێشم وتی گوتم بۆ پاقلێ چەند خۆشە وتی هیچ دەرمانێکی پێوە نییە بەس پێم بڵێ ئەو پاقلێ بۆ هاوڵاتی ئەفرۆشێ بەشێوەکە هاوڵاتی بفرۆشن ئەگەر ینی تەلەب هەبێ و ئیمکانیتمان ئێستا زانمەی فرۆشن ئێستا فرۆشرێ ینی ئێستا وەکو پرۆژێکی تەجروبی بچوو کراوە ئەمساڵ کۆمەڵە پرۆژەمان کڕۆ پرۆژی تەجروبی بچووکن هەم بۆی خوێنکار فێرکرێ پشت بەخۆی ببەسرێ بتوانێت بێنی بەداهاتێکی کەم پرۆژەیە بکە و هەمیش بتوانین دەستکەوتێکی بە بۆش دەربانی پرۆژەکە و هەم بۆ مەکتتەبیش بتوانین شتێککەین بەڵام ئەو شتانە چین کە ئێوە ئینتاجیەکەن لێرە ینی وەکو ئەوەی کە
پراکتیکی خوێندکارە وەکەوەی کە تەلەبە خۆی پێ هەڵ ئەسێ چین ئەو بابەتان جگە لە پاقلە بەڵێ ئەم ساڵ کۆمەڵی پرۆژەمانە بۆ قارچکمان هەبوو ئەم ساڵ قارچکی محاری یەکێک لە باشترین جۆرەکانی قارچکە موادی غیزایی زۆر بەرزە لێرە بەرهەممان هێناوە وەکو تەجروبە و سەرکەوتوش بووە بەڵام پێویستمان بە فراوانکردنی هەیە ئەمەش ینی بجەیەکی چکە بە مامۆستا هەڵناسوورێ باش ئەو بجێ خوا باش باسی بجێت کرد ئەو بجێ کە ئێوە مەسەرەن ڕۆژانە لەگەڵ خوێندکارانە باڵین دەستی لەگەڵات تێکەکەن ئەو بجێ چێ وتەن دابینەکانی ئەو قوتابخانی خۆتان بجێ هەیە لە وەزارەت ئەوە زانی شتێک هەیە بە ناوی ڕێنمایی پرۆژەکان لە وەزارەت ڕێنمایی پرۆژەکان بەداخەوە چەند جار داوامان کردووە ڕێنمایی پرۆژەکان بگۆڕێ ئێمە بودجەیەکمان هەیە وەکو ئامادەی کشتتوکاڵ ئەم بودجەوێت تەنها توانین بۆ پرۆژێک کشتتوکاڵی بەکاری بێنین کە بەشی دوو پرۆژە ناکە بەشی دوو پرۆژە ناکانی ناتوانین فراوانی کەین کارەکان بە زۆر ئەگەر شتیوەرەگرن لە سایە پەنجاوێکی وەکو بودجەی خۆمانیانی لە حسابی بانکی خۆمانە مەبلەغێکمان هەیە بەڵام ئەم مەبلەغە ساڵانە کە تۆ ئینتاجێ بێ ئەچێتەوە سەریانی زیاکە بەڵام ئەم زیاکرە کەوتوتە سەر جۆری بەرهەمەکە و فراوانی پرۆژەکان ئێمە توانای فراوانکردنی پرۆژەکانمان نییە بۆیە تا ڕادێک بە سابەتی وەستاوە و یەک خاڵی کەش هەیە یعنی ئەو کەسانی کە لێرە مانوو ئەبن خوێندکار مامۆستا کە لێرە مانوو ئەبن داهاتەکەی بەشی زۆری دەچێتەوە خەزێنەی حکوومەت یعنی ئەو بەشەکەمە یانیێتەوە داهاتی گشتی بابڵێ ناچێتەوە سەر داهات بانکی خۆتان باڵێن بەڵێ هیچ نییە لانی لە سایە حوتی بۆ ئامێرەکانە لە سایە حوتی کۆی داهات بۆ ئامێرەکان ینی هیچ نییە بەشی کڕینی ئەسڵ ناتوانین تراکتۆرێ بکڕین ینی وەکو دیاری ئەگەر بمێ وەکو مامۆستایەک لێرە بڵێ من دیاری تراکتۆرێکە کڕمەڵێ ناتوانانی تراکتۆر بکڕی چکەم حسابەی سیانزەی سەڕاگیراوە ناتوانانی بیکڕی ینی کۆمەڵێک کێشە لەوێ هەیە ئێوەش کوشتەی دەستی ڕۆتین هەم زۆر ینی بە تایبەتی ڕێنمایی خوێندنی پیشەیی ئەگەر بەم ئاراستە بڕوە و بە هەمان شێوەی ڕێنمایی بەردەوام بێ ئەبێ فاتیحە بە خوێندنی پیشەیدایە چەند جۆر بابڵم پرۆژتان هەیە لە ڕووی جۆرایەتیەوە لێرە پرۆژی قارچکمان هەبوو ئەمەژم پێیا بروکلیمان هەبوو ینی لە خانی پلاستیکی ئینتاجی بروکلیمان کردووە بەڵام بە شێوەی طبیعی ینی بەبێ موادی خراپ بەڵێ بەبێ موادی خراپ ینی بەبێ قڕکەرەکان بەدیلی قڕکەرمان بەکارێنەوە قڕکەرەکان ینی بۆ نمونە بەڵێ ئێمە لە جاتی قڕکەر زای قاپشتنمان بەکارێنەوە ینی خەڵکێک مادەیەک هەیە TDD پیاڵێن قڕکەرە مادێکی قڕکەرە بۆ مێشولە و ئەوانە بەکار TDD کۆنە ئەوسا بۆ مێشومەگەز بوو مێشومەگەزێکێکە لەو موادانەی کە یەک بەشی لە ملیۆنێکە ئەگەر بچێتە ناو بروکلیۆ ینی بۆ بچێتە ناو هەر بەرامێکی خۆراکیەوە لەشی ئینسانە دووقات و سێقاتە بێتەوە ینی موادێکی کوشندەیە بەڵام خێرایە کاریگەری خێرایە ئێمەش فلاحی ئێمەش ڕاستی با و حقیقەتە بڵێم و ئێمە نازانین دەرەوە زۆر خراپتر بەرهەمی دەرەوە زۆر خراپتر بەرهەمێنن ینی زۆر مواد ئەسڵان بانقەس بەکارێنن چکە ئێمە ملەتێکی توانین بڵێن شازین لە منطقەیە ینی محبوب نین حەزمان پێ ناکەن ینی ئەو بەرهەمی لە تورکیا و ئێرانەوە تەسەور نەکەی خۆیان بیخۆن ئەو تەماتی تورکیکە لێرە بە 750 کیلۆی لای خۆی بە زۆر گرانتر ساڵێکیان ئێمە وەکو گەلی کوردستان لەگەڵ تیمێکی حکوومەتە بۆ کەڤەرکردنی باڵین ئیشەکانیان ئێمە سەدانی یەکێک لە وڵاتە کۆماری ئیسلامی ئێرانمان کرد ئەوەی ناوێ وەفدێکی حکومی بوون هەڵبەتە چوینە تارانی پایتەخت لە تاران جۆرێک لە باڵین بیپسیان بۆ هێنان ئەو بیپسیە تایبەت بوو بە تاران نەک هەر بە ئێران ئەوە بۆ سنووری تاران بوو ینی اینجا هەندێک شامپۆ هەیە با بڵێن مەمنوع بێتە دەرەوە هاوردە بکرێت تەستی بکرێت هەر بۆ ناو خۆیانە من بۆ ڕەکلام داوی نابم بۆ ناو خۆیانە زۆر وایە ئەو خواردنانی بە تایبەتی لە وڵاتانی مەسەن تورکیا ژەرەوە هەیە ئەو خواردنانی کە بۆ خۆیان مەسەن باش و سەحیە و تەندروستکارە ئەو خواردان نانێن بۆ دەرەوەی بۆ ئێمەی کورد ئەوانە ئەنێن کە ئەکسپایر و کە ئەوەنە من بەڵام بەداخەوە باش ئێستا ئێمەوە خزمەت جەنابەت خات و هێوی ئەبوو بەکرد ئێمە ئێستا هەموو ساڵێک حکوومەت لەم وەرزەدا لەم کاتەدا کۆمەڵە ڕێنمایی ئەکا بە دەکاتی پێگی ینی پێگەشتنی بەروبوومی خۆماڵی بابن کشتتوکاڵی ئەمر ئەکا بە داخستنی یا بە داخستنی فعلەن دەواازەکان وانە بۆ ئەوەی خواردم بۆ ساختکردنەوەی بەرهەمەکەی خۆمان ئێتە شووتە تەماتێ پاخلێ سەوزەواتە یا هەچی هەیە ئەوە لەکەی وە دەست پێکا بۆ کەی هەر ئێمە بەربوومەکانمان هەر یەکە مۆسمێکە مەسەن ماسی سەلەمۆن فترێک لەمە پێش لە مانگی دووسەیە لە مانگی سێ عفۆ ینی نووسینێکمان
بەدەست گەیشت لە وەزیرەوانێ کە ئەوە سنوورەکان مەمنوعە ماسی سەلمۆن زۆر باشە هەر بەروبوومە مەسەرەن تەماتە ماوەیەکی کە پێ ئەگا سنوورەکان مەمنوعە ئەوە بێت ترێ ئیتر بەعزە بەربوومێکی ئێستا ترێ بەدائیمی نابێت بێ ینی ڕێ پێ نایرێ بێتە ئەم دیوانێ ئەوترانی ئێستا لە بازاڕا هەن لەکوێوە دێن وڵی ئەوە مەگەر بە قاچاق بیهێن ئەگینا زۆر بەروبووم هەیە کە نیمانە لێرە مەسەر لەناو بەڕادا هەڵیان گرتوێ یا شتێکی لە بابەتە بەڕاد وەکو حکومی نیمانە بەڕاد ئەهلیش وەکو ئەهلی ڕەنگە هەبێت بەس ئێستا پرۆژەیەک هەیە گەنجینەکانی گردەبۆر ئەوە بەتەمان ئەگەر ئەوە ببێت ئەوسا بۆ دەرچوانی پەیمانگا و زانکۆ و ئامادەیەکانیش زۆر باشە کە داوای هەلی کارمان کردووە بە شێوەیەکی زانستی ئەو بەڕادانە زۆر ئەو گەنجینانە زۆر ئیسیفادەی ئەبێ بۆ ئێمە بەربوومەکانمان هەڵگرین و لە کاتی پێویستە بەکاریان بێنینەوەنێ زۆر باشە با دیسان هەر وەڵامی پرسیاکەم دەست نەکەوتەوە ئێستا با بڵێن کاتی پێگەشتنی تەماتەیە بەڵێ وانە و هەروەها سەوزە هەم لە گەرمیانیش و هەم لە هەڵەبجەش شارەزوی و هەڵەبجە و ئیتر ناوچەکانی تریش حکوومەت باجە خاتە سەر تەماتە یا هەر بنەبڕیەکات بنەبڕیەکە بەس کاتی تر ئێمە داوامان کردو باجێکی زۆر بخرێتە سەریان کە ئەو بەروبوومانی هاورداکرێن بەڵام کاتی پێگەشتنی بەروبوومەکان یەکسەر دائەخرێت یعنی پێویست یعنی نابێت بێتە ئەم دیەوە باش ئێمە یەک دوو باوڵین ئێستاتر کە وەرزی تەماتە بێگەیش تەماتە وای لێت بێ بە تۆڵەکە ها کوردەواری خۆمان بە تۆڵەکە بۆچی حکوومەتی هەرێم حکوومەت کەتی تایبەت نا بۆچی ئێوە بیرتانەوە نەکردێتەوە یا پێشنیاز ناکەن مەسەرەن بۆ لە کارنامی یا لە وەزیرە ینی لە چودانم بەڕێبەراتەکەتانە بۆچی باس لەوە ناکەن بە تایبەتی ئەو مەسەن لە پلانن ینی پلان بەدەچێتەوە ژمارەیەک کارگە مهمە پلانەکەمان هەیە ینی پلانی 4 ساڵێکەشمانتیایەتی پلانی هەنووکەیەکەشمانتیایەتی بۆ ڕزگاربوون لەم دۆخی کە ئێستەتیایەتی یعنی پلانێکمان پێشکەش پلانی خۆتان بەرکردەوە بۆ حکوومەت بۆ حکوم ئەوە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی حکوومەت ینی ئەوانیش بۆ ئەنجومەنی وەزیران تاوەکو وەزارەت ڕێکارەکان زۆر بە ئاسانی ئەڕواناڵم هەماهەنگین لەگەڵمان زۆریش هەوڵ ئەیەن کە ئەچێتە ئەنجومەنی وەزیران ڕاستە یارمەتی راوین بەڵام بەپێ تمۆحی ئێمە نییە هەر خۆی حکوومەت ئێستا ئەگەر ئێوە کۆمەڵێک کارگەتان لە شارەزوور و لە سلێمانیا بکەنەوە لە ناوچەکانی تریش لە هەموو هەرێمی کوردستانە لە دهۆ لە زاخۆ لە ئامێدی ئەو دەشتانم هەموو بینە دەشتی هەریر بەڵێتەوە بۆ لای مەخمور و ینی بۆ لای هەولێر و دەشتی هەولێر یعنی وانە 500-600 کارگەت یانی دابنێ عیبی چییە؟ طبعا ناڵم لە پلانمانە هەم یعنی پلانەمان پێشکەش کردووە ناڵم پلانی 4 ساڵی و پلانی هەنووکەیش 4 ساڵێکە زیاتر کارگەکان هەر ئەوە نییە ئەفۆ یەک بابەتێکی بچکۆلە هەیە لێرە ئێمە هێوی خانووک و بەڕێوەبرایەتی ینی وەکو حکوومەت بەڵام ئێمە گە بچینە ناو خەڵکەوە واقعەکە ببینین ینی دیوەکەی تر ببینین ئایا خەڵکی ئاسایی ئەتوانێت کارگە بێنێ ئایا چی پێویستە ڕۆتین زۆر دەوری هەیە لێرەیە و یارمەتیش ینی پشگیریکردنی پرۆژەکە ڕۆتینەکە زۆرم پێت ئەڵم نەک کارگە پرۆژەیەکی بەسیتی مەسەرەن گاوداری ساڵێکی ئێتان مامەڵەکەی تەواو ئەبێ یعنی ڕۆتینێکی زۆر موافقەتی موافقەتی خوا گەورەیە ئەگەر ئێوە مەسەن حکوومەت مەبەستم حکوومەتی هەرێم ئەگەر کار ئاسانیم کا بۆ من ئەگە گاوداری بکەم بەبێ حکوومەت مەمنونیژە بووم و لە حکوومەت باشتر ناڵم ڕۆتینەکە زۆر خەڵکی ئێمە خەڵکێکی زۆر جەسوور و قارەمانە بۆ ینی بۆ ژیانکردن ینی خەڵک زۆرەوێ با ئەوم نەبیر نەچێتەوە شتێکم بیر هاتەوە ئێستا ئێمە لە سەدەمی ینی کەرنتینە و باڵێن کۆڤید 19 چۆن ئێستا سنوورەکان با بڵێن ئێستا هەموو داخراوە سنوورەکان خۆشبەختانە وانە ئێستا نابێ حیش بێت هەموو دەڕۆزەکان داخراون خەڵک بێت خەڵک بێ بەروبوومیت باشە بەروبووم لە کاتی کەرنتینە یعنی زۆر قورسەکەش خۆشە ناتوانانی ئەوسا ئێمە هەندێک لە بەروبوومەکانمان هەناردەی ناوەڕاست و خواروی عێراقی کرد ئێستا ئەتوانین ئەوە هەناردە بکەین بەس هاوردە ئەەکەین یعنی مەشتوان ئەنار بۆ عێراق ئێستا ماسیمان لەم کاتە ئێمە هاوردە دانەخراوە ینی هەر سێ سنوورەکە ئەوەی منطقەی ئێمە ینی باشماخ و سەیرانبەر و کێلێ ئەی پەروێزخان
بەلە زێمەوە نییە پەرێزخان نە ئەو گەرمیانە با. یعنی منطقەی سلێمانی ئەڵێم ئیداری سلێمانی منزیری و ئەوانە. بەڵێ ئەوە گەرمیانە یعنی ئەو سێ سنوور ئەو سێ دەواازەیەمان هەیە ئەوانە دانەخراوە حتا لە کاتی کەرنتینەکەشا یعنی ئەو دانەخراوە بۆ هێنانی کەرەستە و کەریپۆلی و خۆراکی ئەوانە خۆراک بەس هاوردن یعنی هەناردەمان نەبووە باشە ئێوە بیرتانەوە کردێتەوە خوا بە هەلای ئەو بۆستم چونکەەوە بە مراقمە ینی بیرتانەوە کردێتەوە ئێستا ئەو با بڵێن لە کەرنتینەیە ئەو خۆراکانی کەێن بۆ ئێمە مەسەن تا چەند تەندروستن چەند طبعا تاقیگەمان هەیە لەسەر سنوورەکان ئەو ڕۆژانە ئەگەر ببینی لە پیجەکەمان لە پیجی کشت و کاڵ یعنی بەڕێبەرەتی گشتی کشت و کاڵ چەنەها تەن ڕەف دەکرێتەوە ئەنێرێتەوانێ سێوە پەتاتەیە زۆر زۆر تۆ گەر سێرێکی پیجەکەمان بکە ئیبینی بە چەند هزار تەن سێ و ترێ هین ئەمە پەتاتە ئەوە نییە کە سەوز ئەبێیان خەریکەکە ئەمانە هەمووی ڕەف دەکرێت و شووتی یعنی لەم ماوەی پێشوە چەند تەن شووتیمان ڕەف بۆچێتەوە زۆر مەبەستمە باسی و شووتە بکەین چونکەوە لە سوۆشال میدیا ژمارەیەک هاوڵاتی لەسەر ئەوە دوان بۆچی شووتەکانتان ڕەوزکەدەوە ینی بۆچی ینی هۆکار چی بوو ینی لە تاقیگەکە دەرنەچوو آخر کێشەکەی چی بوو نازانی نازام ئەوە تاقیگە خۆی قەراری خۆیان لەسەر ئەیان طبعا چەند ڕێنماییەکەیە بەپی ئەو ڕێنماییانە تەندروستی نابێت لە ئەوە یعنی زیاتریان کەمتر بێت بەپی ستانداردە لە تاقیگەکە دەرنەچوو ڕەفکرایەوە باشە شووتەکانی خۆمان ما بڵێن ئەگەر ماوەیەکی شەڵا لە پێنجێن و ئەوانە لە شارۆی پێگەن ئەوانش تاقی ئەکرێنەوە هەر طبعا وەکو ئێمە وەکو بەڕێوەرایەتی گشتی یەکێک لە گرفتەکانمان نەبوونی تاقیگەیە تاقیگەیەکی یعنی پێشکەوتوو مرکزی کە ناتوانین ئەگینا کادری زۆر باشمان هەیە یعنی لە توێژینەوە لە ڕێنمایی لە کادری کشت و کاڵی زۆر پێشکەوتوو زانستی یعنی ئەوە نیە ئەمان دکتۆرا ماستەرمان هەیە بەڵام وەکووتم بودجەیەکی وامان نییە کە بتوانین تاقیگەیەک دانین ئێستا لە توێژینەوە هەیە تاقیگە بەس بۆ هەم بەربوومێک نابێت طبعا زیاتر بەربوومی گەنم و باشە من ئێمە لە جەنابێت باسی سایلۆژ دەکەین چونکە بەس دوایی باسی سایلۆکەین با لەگەڵ خاتو یاریوان باس بکەم خاتو یاریوان ئێشی ئەوە زۆر ئێشە ینی زۆر ئێشی ئەوە زۆر ئێشەجا بە تایبەتی بۆ کەسانی وەکو جەنابتان کە زۆر دڵسۆزن ینی زۆرتر بەشی بەر ئەو ئێشە ئەکەون و ئێمە هاتین ئەم بەنامەمان با بڵین ئامادەکرد لەگەڵ بەڕستانە هەم بۆ ئەوەی ئەمە پەیامێک بێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بیخینە بەردەمی بۆی بزانێن کە لە خوارەوە خەڵکانێکن زۆر یان دڵسۆزن زۆر ئەوەن دوم بۆ ئەوەی خەمەکانی ئێوە نەدرێ بە بایە بچێتە شوێنی خۆیان ئاراستە بکەن بۆ جارێکی تر باڵنگلانە پەیوەندی دارەکان خەمەکەی هەردوو لامان ئێمە ڕاگەاندنی ئێوەی با بڵین ئێوەی جەنابیشتان لە کشت و کاڵ یەک خەمە تەقریبەن ئێمە با بێمە سەر ئەوەی کە ئێوە کتێبی یعنی ئەو کتێبانی کە پەیوەستن بە کشت و کاڵەوە زۆر بچوو قەبارە بچوو کراونەتەوە ئەمە ئاماژەیە بۆ گوێنەدان و ئیترام نەدانی حکوومەت بۆ هەر کوشتنی بابەتەکەش لە ڕاستیدا بۆ کشت و کاڵ ئەمە نیشانی ئەوەیە کە حکوومەت مادام ینی خەڵکان لە دنیا ئەچن سەرچاویدیان وەرە جێڕنە سەر زمانەکەی خۆیان بۆ ئەوەی دەوڵەمەندیکەن ئێران بە نمونە ئێران بە نمونە ئوسترالیا بە نمونە نازانم کوێ بەلجیکا بە نمونە بەڵام ئێمە کتێبەکان بچووکەکەینەوە هەموو سەرچاوەکەمان نەوتیش بە ئەمڕۆ گەیاندین باشە ئێوە چەند مادەتان هەیە تایبەتە بە ینی تایبەتە بە کشت و کاڵەوە لێرە تایبەتە بە خوێندکاری ئێوە چەندیشتان هەیە تایبەت نییە ینی زیادەیە مادەمان هەیە زیادە ینی بۆ نمونە ڕاستی لەوەی ئێستا ڕخنم لێ بکرێ بڵێ بۆ ینی بۆ ئەم دەرسە زیابێ ینی ئێمە لە هەر سێ مەرحەلەکەیە دەرسی ئاینە خوێنین ینی خوێندکار کە بگاتە ئەوەی کە ئاین لە ناخیایە خۆی توانێت چی هەڵەبژێرێ ینی ئەمە بۆ من دەرسێکی کە لەوەیە زەڕورتر بێ بابەتی دەرسی عەرەبی من ناڵێم دەرسی عەرەبی ینی لە جاتی ئەوەی لە هەفتەکەیە وەرە دوو حسەی عەرەبی بڵێرەوە با من کشت و کاڵەکەم زیاتر بێ بابەتە کشت و کاڵەکەم زیاتر بێ باشە بابەتە کشت و کاڵەکەتانەوە کەمە تا مەسەن ئاین یا عەرەبی جێ بگرێتەوە یا لەم پەر بێ بووی لە جێگەی تموحی ئێمەیان نییە ینی دەرسمان هەیە بچووکن ینی ڕاستی دەوێت بە 3 ساڵ تەلەبەی کادری پیشەیی پێ ناگەێنرێ
ئەو واقع بە 3 ساڵ بۆ ماوادە هەڵپڕووکاوە ینی منهجمانەیە هەڵپڕووکاوە ناکرێت و کتێبێکدانی بۆ دراسە ینی من ڕێزمەیە شەهادە هەمیشە وتومە شەهادە پێوە نییە بەڵام خەڵکێک کتێبەکە دانێک خۆی خەریجی ئامادەیەکەیە خۆی خەریجی ئامادەیەکەیە منهجێکی داناوە بۆ ئامادەیەکە بەڵام بۆ من کێشەیە چکە من دمۆحی من زیاترە ئێستا کشتتوکڵ زانستێکە ناوەستێ ینی ڕۆژ بە ڕۆژ پەرەی پێدرێ پێش باشە خوێندکارەکانی ئێوە ساڵانە کە لە با بڵێن لە ناوەندیەوە سەر ئەکەونیان بەلایەوە چەند ئەبن ینی ڕێژەکەتان باشە باش نییە ڕێژەمان زۆر کەمە چکە ئێمە کێشەیەکی گەورەترمان هەیە لەو سەر ینی هەر وەرگرتنەکەنا ئێمە لە جاتی ئەوەی خوێندکاری ئامادەی پیشەیی مخەوەل بکرێ بە جۆرێک لە جۆرەکان ئارەزومەندانە ئەچێتە پەیمانگای کشتتوکاڵی یان ئەچێتە کۆلیژی کشتتوکاڵی ینی وەکو ئامادەکاریەکە ئێمە پێشوەختە چکە بابەتانی کە لە کۆلیژی کشتتوکاڵ خوێنرێ هەر بابەتەکانی ئێمە بەفراوانتر لە پەیمانگای خوێنرێ بەفراوانتر بەڵام لە هەم کاتێک کە لێرە 3 ساڵە خوێنێ دواترێتەوە دیسانەوە منافەسەی دەرەجەوە ئەمەشێکی کە تەلەبە خاوەکاتەوە چکە پێم وتی تەلەبەی ئێمە بۆ پیشەسازی ژوای یا بۆ هەموو پیشەکانەوە هەموو پیشەکان خوێندکار کە لە پیشەی تەخەڕوجەکە دەرەجەکەی چێتەوە منافەسی خوێندنی ئەکادیمیەوە خوێندکارەکە شەڵی من هەموو هیلاکی ومانوبوونەوە هاوینوەرەوە دەورە سەیفی و ئیشکردن بێزارە بێ بێتاقەتە بێ ناتەوە چەندان هەیە ئەگەر ڕقمێکم ژمارێکم بیت خات و ئێستا 200 خوێندکارمانەیە ینی ئێوە ساڵانە 200 خوێندکاری بۆ لایەوە ساڵانە 50 بۆ 6 خوێندکاری بۆ لایەمە بە 3 مەرحەلەوە ینی هەرزە قۆناغەکە بە 2 بە 3 مەرحەلەوە ینی ئەکرێ ساڵانە وەکو تێبینتان کرد بێ ساڵانە کەم ئەکا ڕێژەکە یا زیادە کەمەکە ینی ئێوە بۆ 10 ساڵی داهاتوو ئەگەر حکوومەت دواب بکە پلانی نەبێ ینی ئێوە انقراز دەکەن هەر باکوم خەمیەوە ناخۆم انقراز دەکەم خەمی ئەوە خۆم کە چتە هەر وڵاتی یەکەم شت ئەو با ئەڵێ ئەمە فلان خانووی فلان کەسە لە سەردەمی ئەوەنە لە پەنجەکانە دروست کراوە شانازی پێوەکە من فلان مزگەوتەوە دروست کراوە فلان کەنیسەوە دروست کراوە ئامادەییەک لە 57ەوە دروست کرا بە یەکەم ئامادەیە لە مەریەمەیە وا بەرە وێرانبوونەچێت بەداخی زۆر گرانەوە ئێمە کەمتر لە 5 دقەمان ماوە بۆ کاتی بەرنامەکە خات و هێوی ئەبوو بەکرد با بڵێن سایلۆ باسی سایلۆم کرد لە پار و پێراری من ئەم بابەتی کشت و کاڵم زۆر وروژاندەوە لە تەلەڤیزیۆنەکان با ئێستا باسی ئەوە بکەم زانم حکوومەت یارم بڕیار بوو بە تایبەتی لە دوای تەقاندنەوەی یا لابردنی ئەم سایلۆکەی سلێمانی کە بەشێک بوو لە معالمی شاری سلێمانی هەر چۆن ئەم ئامادەی کشت و کاڵە معالمی شاری سلێمانیە سایلۆتە دروست کرانەوە کە مەرجێک لە تەقاندنەوەی بۆ باڵین هیوا فاوندیشن کە کردیەوە ئەو پرۆژەی لە ئەستۆی خۆی گرتووە ئێستا ئێمە سایلۆمان هەیە مەسەرەن ئەمباری گرمی ئەم ساڵی جوتیارانی تیا بکەین ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی سایلۆیەکمان هەیە لە پیرەمەگرون یەکێکش لە چەمچەماڵ یەکێک لە سەیساق طبعا بەشی هەمووی ناکات ئەوەی کە وەرەگیرێتەوە یاساین ینی بەڵێ یاسانی بەڵێ هەڵی ڕێژیلا نانا یاساییە ینی سایلۆی یاساییە قانونیە بە پێستاندار بەڵێ بەڵام پێویستمان بە سایلۆی زیاترە چکە ساڵانە بەرهەمی گەنم ڕوو لە زیاد بوونە دوایەوە مشکلەیەکی زۆر سەرەکی جوتیار ئەم ساڵیشی هاتە سەر وەرگرتنەوەی گەرمە ئێستا لە هەموو عێراقا لە جوتیاران گەرم هەمووی وەرەگیرێتەوە یعنی ئێستا جوتیارێکی کەرکک کە گەنمی چانووە مەسەن دەتانی هەیە هەر دەتانەکەی لێ وەرەگرێتەوە حکوومەتی عێراق بەس ئێستا ئێمە 816,000 تان گەنممان هەیە ئینتاجی 816,000 تانمان هەیە لە 390,000 تان وەرەگیرێتەوە بەڵام خۆشبەختانە لەم هەفتەی ڕابردووە حکوومەتی بەغدا بڕیاریدا بە ڕێژەی لە 100 یا بۆ 15 بوو ئێستا بۆ بە 390 بە هەموو هەرێم بە هەموو هەرێم 390,000 تان وەرەگرێ ئێستا ئێوە لە ئەخیر دێڕا پێویستان بە چی هەیە؟ وڵا پێویستمان بەوەیە حکوومەت لە ینی بودجەیەکی بودجەکەمان بۆ زیاکات یعنی ئەم لە سایە دووە زۆر کەمە خۆت ئەزانی ئیشی کشت و کاڵ ئەوە نییە تۆ لەسەر وەرەقە و کاغەزێک بنووسی مەیدانیە واقعیە یعنی پێویستمان زۆر پێێتی بۆ پرۆژەیە بۆ یارمەتی جوتیارە بۆ بە بازارکردنە یعنی ئەمە زۆرمان پرۆژە و پلان تەقدیمی حکوومەت کردووە بە بازارکردنی بەروبوومی جوتیارانە کە ئەوە گرنگترینیانە چونکە وەک خۆ دەزانەوەی بامی یارمەتی بەم کڕینەوەی بەرهەمەکانی جوتیاران بە نۆک و نیسک و پاقلە و بە هەموو وانینەکانەوە بازارکردنیەوە زۆر سپاس جەنابتان ئەخیر داواکاریدان چێ بە ئەزان ملیارێک هەیە بەڵام کوی کەرەوە لە دیێڕەکە وڵام من یەک شتەڵم ئەگەر حکوومەت پلانی هەبێ
ینی ئاسایشی خۆراک دابین کە ئەگەر پلانی هەیە ئاسایشی نەتەوەی کورد بپارێزێ ئەبێ لە کشت و کاڵەوە دەست پێ بکە. ئەگەریش بە پێچوانەکەمان بینی وەکو بینیومانە لە ڕابردەوە بە دڵنیایەوە هیچ حکوومەتێک نییە بێوێ ئاسایشی نەتەوەی بخاتە بە ژێرمەترسیەوە بە پراخستنی کەشتی کەرتی کشت و کاڵ بە شێوەیەکی گشتی ئاسایشی نەتەوەیەکەوێتە ژێر پرسیارەوە کەوێتە ژێر هەرسێنانەوە. کەواتە پاراستنی یا پەرەپێدانی بواری کشت و کاڵ بەشێکە لە پاراستنی گشتی. بۆ جەنابەت خات و گەریبان شاسوار یاریدەدەری بەڕێوەبەری ئامادەی کشت و کاڵی بەکرجۆ خات و هێوی ئەو بەکە سپاس بۆ جەنابەت لە پرسای بەشی پلاندانان و بەدەچوین لە بەڕێبەراتی گشتی کشت و کاڵی سلێمانی زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستی بینەرانی بەڕێزی خۆشەویستی بەنامیوان پێین تا ئەڵقەی چینوێ بە خوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ بێت.